وەرزی گەشتیاریە و ژمارەیەکی زۆر لە گەشتیارانی هەرێمی کوردستان و عێراق و تەنانەت دەرەوەی عێراقیش ڕوو لە ناوچە گەشتیاریەکانی هەرێمی کوردستان دەکەن. ڕۆژانە بە سەدان گەشتیار دێنە ناوچە گەشتیاریەکان. لەو شوێنەی کە من ئێستا لێ ئامادەم لە ماوەی چەند ڕۆژی ڕابردوودا 9 حاڵەتی جۆراوجۆری خنکان ڕووداوی جۆر بە جۆر ڕووی داوە. تیمەکانی فریاگوزاری و تیمەکانی تەندروستی و ڕێوشوێنەکانی گەشتیاری بۆ سەلامەتی هاوڵاتی و سەلامەتی گەشتیاران لە شوێنەکانی گەشتیاری چەندە جێبەجێ کراوە و ڕەچاوی ئەو خاڵە کراوە. من کامەران حاجی عومەر لەگەڵ هاوکارانم لە باسی ڕۆژ بە دوواداچوون لەسەر ئەم پرسەدە. کار و بارتان چۆنە؟ وەڵام سەر بە بەراورد بە ساڵانی ڕابردوو باش نییە. باش نییە. زۆر باش نییە. گەشتیار کەم لێیان زۆر. گەشتیار تاڕاتێکی باشی بەڵام شوێنە گەشتیاریەکانی زیاد بوون. هەندێک جار گلەی لەوە دەکرێت ناوچەکانی گەشتیاری کوردستان ینی گازینۆکان چێشخانەکان ئەوەی سەلامەتیان نییە مەسەلەی مەلە دەکەن زوو دەکەن بەخۆی داوێک دەبیتن دەزانین چۆنە شوێنەکانی هەرێمی کوردستان ئەو شوێنێک بەگشتیانی ڕووبارەکان شوێنی مەترسیدان بۆ مەلەکردن و بێخاڵ ئەگەر بگری شوێنی مەلەکردنی نییە لەبەرەوەی هەمووی بەردە و یان تافگێ و شوێنی پێویستی نیە بۆ مەلەکردن. بەڵام پێ دوانیە دەبێت هەموو خواردنگەکان یان ئەو شوێنانەی گەشتیارین لەروی فریاگوزاری سەرەتایی هەبێت بەشێکی زۆر هەیەە هەیەەوە ئێستاش بربەستیان داناوە بۆ هەموو ڕووبارەکە تاوەکو دەگاتە ڕووباری ڕواندوس هەمووی بربەستدانراوە. بەڵێ بەڵام دەگزار کەم تەرخەمی خەڵکەکەی یعنی ئاگای لە مناڵەکەی نییە ئەمە زۆر زار دروست کردووە بەداخۆم ساڵ دوو کەس بەو هۆیەوە جانیان لەدەستداوە. زۆر جار جێبیستی ئەوە دەبین منداڵێک لە شوێنێک خنکە دوو کەس خنکە کەسێک زامدار بوو پێ دوایە لە ناوچەکانی گەشتیاری کوردستان فریاگوزاری سەرەتایی سەلامەتی گەشتیار بەرچاو گیراوە ڕێستورانتەکان فەرجینی باشیانەوە کردووە بۆ ئەوەی گەشتیار سەلامەت بێ هاوڵاتی سەلامەت بێ. وڵا لە ڕووی سەلامەتیەوە باشە بە شێوەیەکی چونکەم خۆی ئاگادار کراتەوە ئێستا تۆ پەرژینانە کراوە بۆ ئاگاداری مناڵشتە بەڵام زیاترە بێ خاوەنی ئەو کەسە ئاگادار بێت. ئێمە شوێنی زۆر جوانمان هەیە بەڵام وەک پێویست سوودمان لێ بینیوە. ڕاستەکەی ئەو مەسەلەم شوێنە گەشتیاریانە کە کشی مەزەرێک تەبیعی جوانی شوێنێکی یعنی دڵڕفێنە تۆ بێ پاک و خاوێنەکەی ڕابگری بۆەوەی ئەو خەڵکی کە لە جنوب یان لە دەرەوەی کوردستان وێت بۆ عێراقە بیبینێ بزانێت کە ئەگەرەوە بە جێگای خۆی باسی پاک و خاوێنی کوردستان بکە باس و ژینگەی کوردستان بکە. دەڵێن لە ڕێستورانت و گازینە و شوێنە تایبەتەکانی گەشتیاری ینی سەلامەتی گەشتیار نییە فریاگوزاری سەرەتایی نییە پەرژینی باش نییە. وەڵڵاهی ئەوە وایە بەو دەرەجەی نییە ئەگەرێتە شە عایلەکەی شەخسەکان ئەوە ڕووبارە کەویتەوە خەلەلی خۆی ئاگیان لێ نییە. باش هەندێک جار جێویستیەوە دەبین لە شوێنێکی گەشتیاری دوو کەس خنکان منداڵە خنکە چێ خەتابانە؟ وەڵا کەمتەر خەمیە هەموو کەمتەر خەمی سەر دایک و باوکەکانە ئەگەنا ئێستا هەم عەجەرە کراوە لەخوا بە زیادی بی بەڵام پێشتر نەبوو بەڵام ئەم سارە کراوە پێشتر نەبوو بەڵێ بەڵام ئەم ساڵ حکوومەت ناچاریکردن بەڵێ وەڵا حکوومەت ناچاریکردن گەشت و گوزار ناچاریکردن دەبەوەی عەجەرە بکەن. باشە پێویستیمان بە چێ لە کەفی گەشت و گوزار چ پێویستێکتان هەیەوە؟ وەخوای پێویستی بە هەموو شتێکیە زۆر کەمتەر خەمە گەشت و گوزارش لەبێ خەڵە. ئامادە بن یەک دوو سێ. تۆکو گەشتیارێک لە کەرکووکەوە هاتووی چەند کاتێکی خۆش بەسەربەری چیت بینی چیت نەبینی یانی چیوە سەرنجی ڕاکێشای لەوەی کە پێویستە بکرێ نەکراوە؟ بەڕاستی تۆزێ خزمەت گوزارەکان کەمە منداڵێکی زۆر دەبینین لێرە بێگوما ئەمە ڕووبارە دەبێ ڕێوشێنی باش بگیرێتە بەر بۆی ڕووداوی دڵتەزێنی لێ نەکەوێتەوە. تۆ لەوە دڵنیای لێرە سەلامەتێکە هەیە؟ سەلامەتێکە تا ڕادەیەک باشە ئێستا ئێمە مەبەستم ئەوە بوو لەوەیەشە لەو کاپرانی خوارەوەین ینی
تەل دانراوە ئەگەر بێت و ئەگەر سیاجێکی ئاوە باشتر بکرێت جوانتر و باشترە بۆی سەلامەتی هاوڵاتیان و مناڵەکان و هەموو کەسەکان. نرخەکان چۆنە نرخ؟ ئێستا ئەوە یەکەم جارە هەیە چی دەبینن چیتان بینن؟ دیمەنە جوانە بینین دیمەنەکان جوانە بەڵام پاک و خاوێنیەکان چۆنە؟ باشە پاک و خاوێنە؟ پاک و خاوێن نییە وەکو پێویست یانی هەندێک شوێن خاوێنە؟ هەندێک شوێنی باشە بەس هەندێک شوێنی سێمە لە کەپرەکانی لە خارەمەجوعەیە کەپری زۆر پاک و سەرهاوەکانی کەپر بەڵام لە لای ئێمە هەڵ زۆر پێ باشە ئەی سەبارەت بە سەلامەتی بۆ منداڵ ڕووبارە سەلامەتی پاک سقانیە ڕاستی مناڵ بەڕەڵا بکەین لێرە دەبێت منداڵەکە لای خۆت بێت بێگومانەکەوێتە سەر خۆ چاوت لێبێ دەبێت چاوت ئەی چۆن چاو ڕووبارە مناڵەکە کاتێ بۆ لای ئەو بۆی هەیە بکەوێتە ئەو دیەوە کەواتە تۆ داوا لە حکوومەت دەکەی لە ناوچە گەشتیاران ئەم شوێنە گەشتیاریە لە هەموو وڵاتێکەوە خەڵک ڕووی لێەکە پێویستە یعنی بەڕاستی یان دەبێت شوێنی مەلەش دیاری ئێمە ئەو شوێنەی کە لی دانیشتە بووین یعنی کەپی 50,000 مادە زابکە لە زبوتان دانیشتە بووین هەمووی خۆڵ و خاکوو لە ڕووتان بەرژینگە لە ڕووتان سەر ئاوەکەی نەتەوێرا بچتە ژوورە نەدەوێرە ئەو نەپیست بەپێی ئامارەکانی بەردەستمان تاوەکو ئێستا تەنها لە وەرزی گەشتیاری ئەم ساڵدا تاوەکو ئێستا نزیکەی 50 گەشتیار و هاوڵاتی لە ناوچە گەشتیاریەکانی کوردستان خنکاون بەشێکیان ڕوبەڕووی ڕووداوی تەندروستی بوونەتەوە. چەند ڕۆژێک بەر لە ئێستا دەتوانم بڵێم کەمتر لە مانگێک منداڵێکی 7 ساڵە ڕێک لە ناو ئەم ڕووبارەدا دەخینکێ و دواتر بەهۆی نەبوونی تیمی فریاکەوتن تیمی تایبەت بە ڕزگارکردنی ئەو کەسانەی کە دەکەونە ناو ئاوەوە منداڵەکە گیانی لەدەستداوە. بەپێی شاید حاڵانی ڕووداوەکە و دانیشتوانی ئەو ناوچەیەکە کاسبکاری تێدا دەکەن دەڵێن تاوەکو ئێستا 9 حاڵەتی خنکان لەو ناوچەیەدا دروست بووە. پاشەوەی کە ئەم حاڵەتانە دروست بوو ئینجا پەنا بردراوە بۆ دانانی ئەم جۆرە پەرژینانە کە هاوڵاتیان لەسەر حیساب و گیرفانی خۆیان پەرژینیان داناوە تاوەکو گیانی گەشتیاران و هاوڵاتیان بپارێت. لەو ماوەیە دوو ڕووداوی دڵتەزێن دروست بوو دوو کەس گیانی نەدەستدا ئەمە شوێنەکە دەبینین یانی ئەوەندە قوڵ نییە ئەو ڕووداوە بۆ دروست بوو ئەو ڕووداوە بۆ دروست بوو ئێستا ئاوەکە کەم بووە ئەگەر تەماشای ئێرانە بکەین تەماشای ئەو بەردانە بکەین پێشە بەهۆی ئاوەوە ئەو بەردانەیش دیار نەبوون هەموو ئاو دایکۆشتن ئاوەکە یەکجار زۆر بوو ئەلەم شوێنەی لەو زاویەوەی کە بینین لەبێەوە مناڵەکەتێ و مناڵەکە ڕۆی دیکە لە خوارەوە شکەپرەکان هەنا ئەویش هە لەسەر ڕووبارە و منداڵەکەتێ منداڵەکە ڕۆی بە ئاوێدا پەرژین هەبوو پێشتر نەخێر ئەوم هەرزەرەی کە ئێستا هەیە نەبوو بەس ئاوەکە زۆر بوو لەو شوێنە بوو بەرێ لەم زاویەوە لەوێەوە ئەوی شۆکارەکەی وابزان بابەکەی بوو بابەکەی بوو چەند جارێک منداڵەکەی گرتی و لە ئاوی نایەن ئاوەکە دوایە لە دەستی دەرچووە لە دەستی هەسە بەوەیە من کە جێم لێ بوو ئەو ڕۆژی ئەمە ڕۆژە جمعە بوو چوینە خودبەی هاتینەوە گوتیان منداڵەکە لێرە پێدا بچوو پاش ئەوەی کە لە کامیڕەیان لێدا بووە گوتی مناڵەکە بەهۆی کەم تەرخەمی باوکی باشە بەڵام هەندێک جار دەگوترن ناوچەکانی گەشتیاری سەلامەتی نییە ئێوە سەلامەتی پێویستیتان هەیە بۆ حالەتێکی فریاگوزار وڵایە حالەتی فریاگوزار ئەومان بەڕاستی خەڵکەکە لێرە خەڵکی مەلەوانیشمان هەیە بەتایبەتی ئەو خاوەن ئەمانە لێرە مامەستا دیار کە لێرە تیمی تایبەت نییە تیمی تایبەت نییە تیمی تایبەت نییە بەڵام بە تایبەتی لێرە مامەستا دیار مەلەوانەکی باشە بەڵام ئەوە ینی هاوڵاتیە بەێ هاوڵاتی بنکەی تەندروستی هەیە لەم شوێنە ناوەڵا زۆربەی زۆری ڕۆژانە خەڵکێکی زۆر دێتە لامان ئەرێت بنکەی تەندروستی هەیە ئەرەی ناوەڵی ئەرێ سەرنجێشی فلان هەندێک شتمان هەیە لە ناوچەق مەزەکەی سن بۆ نمونە لە فافی برین پێچ کەواتە ئێوە هەم تیمی فریا گوزاریتانەیەمەتیانەدەین هەمیش بوونەتە ئیشی ڕۆژانش بە خۆمان دەکەین واروا داروا ببینی سەریان زۆر دێشین هەبوو شوێهانیانە دەینێ داوای کا بکەن و شتانیانە دەین یارمەتیانە دەین
ڕووداوێک دروست دەبێت تیمەکانی تەندروستی تیمی فریاکەوتن وەک پێویستە و ناوچە گەشتیاری هەیە نەخێر وەک پێویست نییە کەم و کوڕێکان زۆرە لە بواری گەشتیاری ینی ئەوە بێخاڵ زیاتر لە 100 ساڵە ئاوەدانی تێدایە گەشت ینی خەڵک دێ بۆ ئەو هاوینە هەوارە لە هەموو عراق و لە دەرەوە تا ئێستا لەم دوایە خەڵکی ئەو ناوچەیە بۆ خۆی جوانکاری کردووە گۆڕانکاری تێ کردووە باشە ئەگەر من لێرە ساتمە چی بکەم بەربوومەوە سرم شکا چێتە داویم دەکات زۆر بە زەحمەت بە تایبەت ڕۆژانی جمعیان ڕۆژانی جەژن و بۆنەکان تۆ ناتوانانی بریندارێک بگەینە نزیکتری بنکە لە ڕەوان حالەتی وا هەبووە زۆر ڕۆژانە هەیە وەکو خەڵکی ناوچەکە دەبینم ڕۆژانە زۆر لە ماوەیە دوو مانگە 9 کەس خنکاون لە ڕووبارەکانی بێخاڵ و جولیان 9 حالەتی خنکان لە شۆنی بێزگە لە ڕووداوی تەندروستی ئەوە ڕووداوی ڕۆژانەوە کەواتە سەلامەتی گەشتیار سەلامەتی هاوڵاتی نییە هیچ نییە ئاوەکە خۆ دایتیەوە میلەتە خۆ دایتیە وڵاتە دەبێ 1000 دینار بدەی ئەو دەبچڕسم لەگە ئاوەکە بگری بە پارەیە ئێستا لێرە گەراجی سیارە هەموو ئیستیقلالکردنە یعنی کابراایك ئەگە 5 دقه بیێ ڕابوەستی دەبی پارەی گەراجی سیارە بدە ینی کێشەی تو لەگەر نرخەکانن نەگەوە زانیکووە ئەتو سەفرە لە خۆشی دەی بەڵام کاتێک دەزانی ئیستیقلال کرایە هەموو شتێک بەڕاستی سەفرە خۆشی نامینێت لێرە بە پارە بوو لێرە نا بەس گەراجی سیارە لە زە جادە ڕادەگری لە سە جادە باشە بەڵام لە گەلی عەلی بەک لەگەلی عەلی بەک بە دەبی 1000 دیناری دەبی 1000 دینار ماوەیەکە لێرە دەست بەکە چەند دەبێت لە 16 دەستمان پێ کردیە ئێرە لە پێش نەوروستەوەمان کردیە ئەوەی خوارەوەش تقریبان پێشە مانگە دەستمان پێ کرد بە ماوەی 30 ڕۆژ تەواومان کرد باش ئەو داواکاریانەی حکوومەت مەرجی حکوومەت چی بۆەوەی شوێنێکی وا گەشتیاری تۆ بیکەیتەوە مەرجی حکوومەت پیلانەکە هەموو بێ گەشت و گوزار ئیشمان لێرە نەکردووە هەندێک جار گرەی لە نرخ دەکرد بەڵێ چێ نرخ دیاری نرخ بە نسبەت نرخ ئێمە نرخمان دیار کردەوە گەشت و گوزار بۆمانی دانەوە هەندێک جار دەگوترێت سەلامەتی گەشتیار نییە ینی بۆ نمونە ڕووداوێکی تەندروستی دروست دەبی کەسێک دەکەوێتە ناو ڕووبارەکە تیمی فریاکەوتن نییە ما تا چەند ڕاستە ڕاستە تیمی فریاکەوتن دەبێت لێرە هەبێ بەس هەتا ئێستا نییە بەس خۆمان مەڵەوانمان هەیە لە ڕۆژانی جمعە و پێنجشەمە ڕۆژانی قەرەباڵغ لێرە لە ئامادە باشین لە ئامادە باشدان باشە تۆ پارەیەکی زۆرت خەرج کرد بۆ پەرژینت نەکردووە لەوەی منداڵێک نەکەوێتە ناو ڕووبارەکە ئێرە مەحەجەرم کرد بەس عاڵەمەکە پێی خۆش بە خۆی لە ڕووبارەکە نزیک بکاتەوە ڕووبارەکەش ئەمەدا قۆڵ نییە تقریبا قۆڵایی 7 سانتینە لەم قۆلیە نییە کە مەترسی لەسەر بێت باش ینی تۆ پەرژینت دانا هاوڵاتیان گوتیان دانا وتیان ئەوهامان پێخۆشە زۆر برادەر هەبوو دەهاتەیرە فکرەی ئەوە بگوتی ئەوها جوانترە باشە ئێستا ڕووداوی دڵتە زێن خنکان زۆر بۆ پێ دوایە کەمتر خەمی لە چیە بەڕایی تۆوەکو کەسێک کە لە کەرتی گەشت بەخوای لایمە نەبووە لایمە هیچ نەبووە بەڵێ ئینشاڵڵا نەبوو نە ئینشاڵڵا نەبوو لە هەرێمی کوردستان زیاتر لە 3000 ناوچەی گەشتیاری هەیە کە 620 هۆتێل و زیاتر لە 360 مۆتێل 90 گوندی گەشتیاری 1800 ڕێستورانتی جۆراوجۆر کافێ 170 شوێنی سروشتی و مرۆیی و جۆراوجۆری تر کات بەسەربردن هەیە لەم ناوچانەدا ناوچەی گەشتیاری کە لە هەموو وڵاتێکی دنیا داهاتێکی باش بۆ ئەو وڵاتە دابین دەکات ئەگەر لە تەواوی ئەو ناوچە گەشتیارانە و ئەو شوێنانەی کە ناوچەی گەشتیارێ 5 کەس کار بکەن زیاتر لە 15,000 دەرفەتی کار دروست دەکات سەبارەت بە سەلامەتی گەشتیاران هاوڵاتیان لە ناوچەیەکی گەشتیاری بۆ ناوچەیەکی دیکە جیاوازی هەیە بۆ نمونە لە گەلی عەلی بەکار کەسێک بە 1000 دینار دێتە ژوورەوە تا ڕادەیەکی باش سەلامەتی هاوڵاتیان پارێزراوە بۆ نمونە ئێمە وەکو دەبینین ئەو شتانەمان بەرچاو کەوت
کە ژمارەیەکی زۆر لە هاوڵاتیان ئەو کاتەی مەلە دەکەن لێرەدا کەلوپەلی خۆپاراستن هەیە لەوەی کە پێشەوەی بچنە ناو ڕووبارەکە مەلە بکەن کەلوپەلی خۆپاراستن هەیە لەوەی ڕێگری بکات بخینکێن بەڵام ئەگەر تۆ شۆڕ بیەوە هەر لەم ڕووبارەدا بەرەو خوارەوە هەندێک پرۆژەی گەشتیاری لەسەر ڕووبارەکە هەن لەو پرۆژە گەشتیارانەدا هیچ یەکێک لەو پرۆژە گەشتیارانە نەتیمی فریا کەوتن نەکەلوپەلی خۆپاراستن لە خنکان و نا بنکەیەکی تەندروستیشمان بەرچاو نەکرد. خەڵک شوێن دەرێت لە کەرکووکەوە هاتوینەوە خەڵک کەرکووک بەڵێ بۆ گەلی عەلی بەک هاتووی؟ بەڵێ باشە چیت بینیوە تاوەکو ئێستا؟ ئەو یەسا ڕاستی دابەزیوین وەکو من هاتوومە جارێ ئەو دەرگای قفڵیش پێوە نەک هیچ هێمایەکی هەیە بۆ کە مەندامی وەکەوەی کە خزمەتگوزاری هەستی پێ بکە بوونی هەبێ هیچ شتێکی پێوە دیار نییە جێگای خۆیەتی یعنی ئەگەر شوێنێکی شایستەشی هەبێ نەک ئەرێرەوەی کە ئێستا قفڵێکە بین قفڵەکە بەدەستمەوەیە قاچەکەم کە نییە قفڵەکەش بەدەستمەوەی تا سیارەکەش ڕایگرتووە لەوێ دیتر نە جێگای پارچێکی سیارەم هەیە نە جێگای هەڵسکەوتێکی ئازادی خۆمی تیابین منیشتی هەر شێوازی سەب و قفڵ و زنجیر و پلە و ینی کەوایە ناوچە گەشتیاریەکانی کوردستان ڕەچاوی خەڵکانی خاوەن پێداویستیان نەکرد نەخێرتیان نییە نەمبینیەوە تۆ دەتوانین بچیتە خوارەوە ئێستا من کە هاتوومە ئاستەکەم بەوێەوە قفڵ و زنجیری پێوەیە لەمەی تریشانە پلێ هەیە هەر بە هیچ شێوازێک یعنی هەر تەنان هێمایەک نییە بەس بۆ سیارە ڕاگرتنەکەم چی بە حکوومەت دەڵێ بە وەزارەتی گەشت و گوزار دەڵێ چی من سەبارەت بەو بابەتە لە هەموو دنیاە وا بووە کە هیچ نەبێ ئەچی بۆ شوێنێک بە تایبەتی هیچ نەبێ هێمایەک پارچێکی سیارەی چکەمە حتمما بە سیارێک هاتوینە حەزمەت یەکێک خزمەتمانەکە یا خۆمان سیارم پێ خۆم سیارم پێەیە یعنی شوێنێ پارچێک نییە بێ داوای ڕوخسەت کەم لە عارەبانێک لە شتێک لە کەسێک دایمە هاوکاریم کە یعنی بۆ حکومەت هاوکاری کە مندام نەبێت کە خۆی حکومەتە تۆ دەتەوێت بشێگەلیانی من ئەچمەوێت تۆ چۆن ڕێگات پێ دەدەن پاک تەمیزە جوانە بەس هەنێک کەس خەڵکەکان وە خۆمان تێکمان داوە عەلاگە دەبەی ئاو زبڵ فرێدن ڕەچاوی گەشتیاریەکان ناکەن لە ڕووی نرخیشەوە ڕۆژی بمانێ نەمانێت جمعە و پێنجشەم قەڵەباڵغە شتێک فەرقیە ڕۆژەکانتر باشە بەس ئەوەی خەتایتیا خەڵکەکە خەڵکانی خەڵکەکە بۆ خۆی التیزام بە پاک و خاوێنی ناکە بینیومە بە چاو خۆم دەبەکە ئەخوارنا قاپی سەفەریەکە فڕێدا ئەمەوە ینی هەموو خەڵکێک باس لە پاک و خاوێنی دەکات بەڵام کە دێتە ناوچێشتی گەشتیاری جێبەمە نادا وەڵای دنیان لە بیریە چێ یان بەگاڵتەوەکە یانەوە تا لە ماڵ خۆشیەوە پیسە نایکاتە عەلاگەمان بیکاتە عەلاگەی گەورە و لەسەر جادە بە دوای سارەی خۆڵەکە دێ بارێکا فڕێدا ئەو پاک تەمیزی ساڵانە خەڵکانێک هاوڵاتیان گەشتیاران لە ناوچە گەشتیاریەکان بە کۆمەڵک ڕووداوی جیاجیە دەخنکێن ڕوودا و دروست دەبێت. ئێستا بەپێی زانیاری ئێمە ئەنجومەنی وەزیران داوای کردووە لە وەزارەتە لایەنە پەیوەندیدارەکان کە ئیتر بۆ لە مەودووە دەبێت ناوچە گەشتیاریەکان سەلامەتی تەواویان تێدا بێ بەوەی هاوڵاتی و گەشتیاران بە سەربەستی و ئازادانە گەشتەکانی خۆیان بکەن. چی دەکەن بۆ داهات؟ بەڵێکا کەمارە من دەمەوێت سەرەتا مۆزوعەیەک ڕوون بکەمەوە دەربارەی ئەو بابەتە هەموو ئەو خنکانە کە ڕوودەدا لە پرۆژەی گەشتیاری نییە بەڵکو کوردستان بەخۆ دەزانی زۆربەی جێگەکانی گەشتیاریە خەڵک ڕوو دەکاتە هەموو جێگەکان لە لێواری ڕووبارەکان دەبینی خەڵک گەشتی لە بۆ دەکا بۆیە هۆکاری سەرەکی ئەو خنکانایە لە ئەو خەڵکانەیە کە بە لێواری ئەو ڕووبارانە بخۆیان دەچن مەلە دەکەن و یاخود سەلامەتی خۆیان ناپارێزن تەواوی ئەو ڕووداوانە لەسەر کەرتی گەشتیار حساب ناکرێت تەواان بەتەکید لەسەر ئێمە حساب ناکرێت ئەوەی کە لەسەر ئێمە حساب دەکرێت لە ناو پرۆژە گەشتیاریەکانە ئێمەش لە ناو پرۆژە گەشتیاریەکان کە مۆڵەتی لە دەستەی گەشت و گوزار و بەرەبەتی گشتیەکان هەیە
ئێمە پشتگیری لە دەبێ ئەو مۆڵەتە پشتگیری بەرگری شارستانی لەگەڵ بێ ئەو مەرجە سەلامەتیانە چییە دەبێ جێبەجێ بکرێ لەوێ اینجا ئێمە مۆڵەتیان دەدەنیە نە لە پرۆژەی گەشتیاری لەسەر ڕووبار و یاخود لە هەموو پرۆژەیەکی گەشتیاری چ هۆتێل بێ چ موتێل بێ چ شێشتخانە بێ گازینۆ بێ کۆمەلگایەکی گەشتیاری بێ هەموو جۆرە مۆڵەتێکی گەشتیاری دەرناچێ لە دەستەی گەشت گوزار بەبێ پشتگیری بەرگری شارستانی باش پشتگیریەکە لەلایەن ئێوە و بەرگری شارستانی و لایەنە پەیوەندیدارەکانی حکوومەت بە پرۆژەکانی گەشتیاری دەدرێت بەڵام ئێمە پرسیارمان کرد لە خاوەن ڕێستۆرانتەکان لەوانەیە کە لە کەرتی گەشت و گوزار لەوێ کار دەکەن باسی بنکەی تەندروستیمان کرد باسی پۆلیسی گەشتیاریمان کرد باسی لە تیمەکانی فریاگوزاری خێرا و فریاکەوتنی خێرامان کرد هیچ کەسێک وجودی لەو ناوچانە نییە بڵێ ئەگەر تۆ باسی پۆلیسی گەشتیاری بابەتێکی زۆر گرنگە ئێمە پێش 3 ساڵ موافقەمان لە ساڵی 2014 موافقەمان لە ئەنجومەنی وەزیران وەرگرت لە بۆ ئەوەی هەستمان بەوەی کردووە کە پێویستە پۆلیسی گەشتیاری لە جێ ناوچە گەشتیارەکان هەبێ موافقەش کرا بە بەونی ئەو زۆرفەی کە هاتە سەر هەرێمی کوردستان لە بواری دارایی ئەو پرۆژەیە دواخرە هیواداریندا بەڕنامەکانی حکوومەت لە 4 ساڵی داهاتوو کە دامان ناوە بە پشتگیری بەڕێز وەزیری شارەوانی و گەشت و گوزار دەبێ ئەو بابەتە ئینشاءڵڵا جێبەجێ بکرێتەوە ئەو تێبینیانە نەبەست لە ڕۆی سەلامەتی گەشتیارەوە ڕەنگە پێویست بە پۆلیسی گەشتیاری دەکات لە هەڵگرتنی تەجاوزات لەسەر گەشتیارەکان لەگەڵ پاراستنی جێگە شوێنەواریەکان و چەند بابەتی تری گرنگیش هەیە کە پۆلیسی گەشتیاری پێ هەڵدەستێ و بە تەکید زۆر گرنگە ئێمە لایەنی تەندروستی ینی هاوڵاتیە گەشتیارێک زۆر زۆر گرنگە هەموو لایەکان بە تەکید هەموو لایەکان پێکەوە ئێمە بە تایبەت لە کاتی کە جەژن ئەو کاتانەی کە زۆر قەڵەباڵغی زۆر گەشتیار دەبێت بە تەکی تەنسیقێکی زۆر تەواهەیە لە بینی هەموو لایە لە بۆ پاراستنی جێگە گەشتیارەکان ینی هەموو ساڵی و هەموو بوونی بنکەی تەندروستی لە ینی ئەگەر سەرەتایش بێ یەک ئۆدە بێ بەڵام بەڵێ هەموو کەڕەتی ئەوان هاوکار بوونە لە بۆ ینی دانانی ینی لە جێگەیەکی نزیک ئەمبڵانسێک هەبێ لە بۆ حالەتێکی پێویست بەڵام وەکو بنکەیەکی تەندروستی نەبووە تا ئێستا بۆ مەسلەی تیمی ڕزگار کرد ینی ئەمە لەسەر ئێوەیە یان لەسەر حکوومەتە گەر باشتر بڵێم یان دەبێ ئەو کەسانی کە پرۆژەکان بەڕێوە دەبن دەبێ تیمی تایبەتیان هەبێ بۆی هاوڵاتیان ڕزگار بکە لە بارودۆخێکی دوو جۆرمان هەیە من دوو نمونەی بەسیتر لە بۆ دێنم یەکێ لە دوکان کە حکوومەت بەرگری شارستانی بەخۆی بەلەمی تایبەتی هەیە دەسوڕێ بۆ نمونە چەندین حالت خنکانە هەیە قازیان دەکەن یان تۆر لە کە گوێ لێ دەبێت دەڵێن یەکێ مرد ڕەنگە دەیانیش ڕزگار کراون باشە ئێمە لە گەلی عەلیبەگ چەند پرۆژەیەکمان بینی لەسەر ڕووبارەکە لە ڕێگەی ڕێنمایی ئێوە بوو کە چۆن ماستەر پلانەکەی جێبەجێ بکە ماستەر پلانەکە ینی ڕێنماییەکانی ئێوە بوو بەڵام ئەوەی کە ئێمە بەدیمان کرد لە ڕۆخ ڕووبارەکە ئیلزام نەکرا بوو خاوەنی پرۆژەکە پەرژینێک دروست بکە بۆی منداڵ نەکەوێتە ناو ڕووبارەکە هەندە جێگە هەیە مۆڵەتی ئێمەی نییە وەکو بڵێن تەجاوزە خەڵکی گوندن لە بۆ خۆیان چەند کەپێکیان داناوات پێشوازی لە گەشتیار دەکەن یعنی ئەوە دەبێ هەماهەنگی هەبێ لە بینی مەسەر قایم قامیەت و لە بینی گەشت و گوزار و لە بینی لایەنەکانی تر بۆ ئەوەی ئەو جێگەیە قوول نەکەین چیتر بە تەجاوز ئیش بکەنەوە بۆ نمونە ئەو خنکانەی دوو خنکانەی لە دوکان ڕوویدا لە کەپرە تەجاوزەکان بوو یعنی لەوانەیە نەبوو کە مۆڵەتی فەرمیان هەیە لە گەشت و گوزار ئەگەر کەمتەرخەمی بەشێک لە هاوڵاتیان و گەشتیاران ئەوە بێت لە شوێنی نەگونجاو کە لەسەری نووسراوە ئێرە شوێنی مەلەکردن نیە و مەلە دەکەن و دواتر ڕووداوی دڵتەزێنی لێ دەکەوێتەوە ئەمە یەکێک لە هۆکارەکان بێت بەڵام بەرپرسانی کەرتی گەشت و گوزار لە حکوومەتی هەرێمی کوردستان نایشارنەوە کە لە زۆربەی شوێنە گەشتیارەکانی هەرێمی کوردستانیش سەلامەتی گەشتیاران ڕەچاو نەکراوە و کەلوپە لە پێویستیەکانیش وەک پێویست لەوێ بوونیان نییە. بڕیارەکەی ئەم دوایی ئەنجومەنی وەزیران بە پاراستنی گیانی هاوڵاتیان و دابینکردنی تەواوی پێداویستەکانی سەلامەتی لە ناوچە گەشتیاریەکان وا دەکات. ئیتر بۆ لە مەودوا ڕووداوەکانی دڵتەزێن لە ناوچە گەشتیاریەکان بە بەراورد لەگەڵ ئێستا لە داهاتوو
کەمتر ببێتەوە تا باسێکی دیکە و بابەتێکی دیکە بەخواتان دەسپێرم.